گرانی نرخی پەیوەندی لە هەرێمی کوردستان هاوڵاتیانی نیگەران کردووە و لە ماوەی 3 ساڵی ڕابردوو کەمپین و ناڕەزایی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هاوڵاتیان نەیانتوانیوە نرخی پەیوەندیەکان دابەزێنن. بەهۆی بەرژەوەندی هاوبەشی نێوان بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن و کۆمپانیەکانی پەیوەندی نەیانتوانیوە فشارێکی میدیایی دروست بکەن لەسەر کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم و ئاسیاسیەل و زین کە سێ کۆمپانیای زەبەڵاحی پەیوەندی لە هەرێمی کوردستان و هیچ هەوڵێکیان نەداوە بۆ دابەزینی نرخی پەیوەندیەکانیان. ومێد محەممەد وتەبێژی وزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێم ڕایگەیاند ئێستا کاتی لابردنی بازی نرخەکانی پەیوەندیە لە هەرێمی کوردستان و عێراق چونکە هیچ بیانوێک نەماوە بۆ وەرگرتنی باج لە هاوڵاتیان. ڕێژەی 120 بخرێتە سەر فرۆشی کارتی قسەکردنی مۆبایلەکان هەرسێ تۆر و ئەو 120 دەگەڕێتەوە لۆ میزانیی حکوومەتی اتحادی. ئەوە کێسێک نییە تایبەت بە هەرێمی کوردستان کە ئێمە کاری لەسەر بکەین یاخۆ ڕائیمان لەسەری هەبی بەڵکو ئەوە کێسەکە تایبەتە بە حکوومەتی اتحادی و بالتەحدید وەزارەتی دارایی عێراقی. وتەبێژی وزارەتی گواستنەوە و گەیاندن زەختی لەوەش کردەوە کە ئێستا باشترین کاتە بۆ فشارخستنە سەر حکوومەت بۆ ئەوەی چیتر پارەی زیاد لە هاوڵاتیان وەرنەگن و خەڵکی هەرێم باز نەگەڕێنەوە بۆ حکوومەتی عێراق. ئێستا میزانی عێراقی میزانێکی باشە و شەڕی داعش نەمایە مەسرف کەم بوویتەوە پێویستە ئەو 120 هەڵبگیری. داوام لە وەزارەتی گەیاندنی عێراقیش کرد و CMCش کرد کە ئەو ساڵە هەوڵ بدەن کە ئەو بڕگەیە نەمینێتن هەڵبگیرێتن لە ئەوەی تاوەکو هاوڵاتی سوودمەند بیت تاوەکو هاوڵاتی کارتی 10,000 بە 10,000 بکڕی 5,000 بە 5,000 بکڕی. هاوڵاتیان گلەی و ناڕازاییان لە گرانی نرخی پەیوەندیەکان هەیە و دەڵێن ڕەوانیە کارتێکی 5,000 دیناری بە 6,250 دینار بکڕین ناکرێت هەموو کات هاوڵاتی باجی کۆمپانیەکانیش بدات. ئێستا کارتەکان زۆ گرانە. ئێستا کارتی پێنجی بە 6 ڕوبعچێت تا نزیکەی 1000 ڕوبع 1000 دینار زیاتر وەردەگرن. ینی ئەو زەلێرەش بەس بە هاوڵاتیان دەکەوی و بە کڕیارەکان. داواکاریمان ئەوەیە بڕێک سعرەکەی تۆزە نزم بکەن. هاوڵاتی فەقیرە کاکە ئێستا پارە نەمایە. لەگە شەریکان قسەمان دێکامە لە سەجادە ئیشی سیمکارت و کار دەکەین دەفرۆشین دەدەینە هاوڵاتیان کە دەرێن کاکە دەکات 6,000 دەرێکاکە تو 5,000 دەدەیمە. دەرێن دۆلاری ژنمایە هەر بە فلوس دەباتن. ئەمەش سەر لەوەی دەرناکەین لە وەزایە داوا دەکەین کە لە شەریکان کە پێداچنەوەک بکەن لەسەر ئەو نرخی ئەو کارتانە 5,000 لۆ 6,000 لە هاوڵاتی وەردەگرین. ئەوە سەبەبی ڕئیسی حکوومەت لەبەرەوەی ئەوە کۆمپانیایە ئەهلیە ئەوە حکومی نییە برێن حکوومەت دایناوە مەسەلەن نرخەکەی ئەوەندە بی کۆمپانیایە هەستایە مەسەلەن ئەو شتەی کردیە و ئایا وەزارەتی پۆستە و گەیاندن ئەوە لەسەر ئەوەی دانایە مەسەلەن ئەو بازەی قسە سەر هاوڵاتیان ئەوەیان نازان بەڵام ئەوە عایدی حکوومەتە بە دوواداچوون بکە بە جددی بەروی مەحقول نییە من 5,000 بە 6,000 بکڕم. هاوکات بەرپرسێکی کۆمپانیای ئاساسیال ڕای دەگەیەنێت ئەو بڕەپارەی زیادەی وەردەگیرێت هیچ سوودێکی بۆ کۆمپانیاکەیان نییە بەڵکو حکوومەتی ناوەندی سەپاندوێتی بەسەریاندا. ئێمەش ئەو 120 با بڵێن کە دانراوە هەزارێکە لەسەر 5,000ەکە بە 6,000 بۆ 10,000ەکەش بوو بە 12,000. ئەم 120 هەر مباشر ڕوانەی حکوومەتی عێراقی دەکەین بە هیچ شێوەیەک ناستەوە ناو خەزینەی با بڵێن کۆمپانیای ئاساسیال بێجگە لە ئەم 120 کە خراوەتە سەر هاوڵاتی ئێمەش هەربازی خۆمان دەین 115 لە داهاتی کۆمپانیای ئاساسیال دەدرێتە حکوومەتی عێراقی. زۆر داوامان کردووە لە حکوومەتی عێراقی کە ئەو 120 لا بدرێ بەڵام لە دەسەڵاتی ئێمەدانە ئەمە قانونە پەرلەمانش تەسویتی لەسەر کردووە. ئەگەر لا بدرێ زۆر باشە بۆ ئێمە باشە وەکو کۆمپانیای ئاساسیال لەسەر هاوڵاتیش باشترە قازانجەکە زیاترەکە. ئەمڕۆ با بڵێن وەکو هاوڵاتی کارتەکە لە 10,000 بتە 10,000 بۆ هاوڵاتی باشە و بۆ ئێمەش باشە. هەر کاتێک ئێمە ئەو بڕیارەمان بۆ بێ با بڵێن لە حکوومەتی عێراق کە ئەو 120 لا بدرێ ئێمە یەکسەر لابین. ماوەی 3 ساڵە بە بڕیارێکی حکوومەتی عێراق بازی زیادی خستۆتە سەر کۆمپانیەکانی پەیوەندی ئەوانیش لە بەرامبەردا هەستاون بە سزادانی بەکارهێنەران و نرخی پەیوەندەکانیان لەسەر هاوڵاتیان گران کردووە. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام شاری هەولێر.